ئەو ڕووداوەی بووە هۆی ڕقلێبوونەوەی ئەڵمانیەکان بەرامبەر بە کومانی ڕاهێنەری ئەستەی هۆڵندا. دوای تێپەڕبوونی 36 ساڵ بەسەر ڕووداوە شەرمەزارکەرەکەیدا جارێکی دیکە ڕۆناڵد کومان دەگەڕێتەوە خاکی ئەڵمانیەکان. ڕۆناڵد کومان ڕاهێنەری ئەستەی هەڵبژاردەی هۆڵندا جارێکی دیکە دەگەڕێتەوە سەر خاکی ئەڵمانیەکان و دەیەوێت سەرکردایەتی هەڵبژاردەی وڵاتەکەی بکات بۆ بەدەستهێنانی جامینەتەوەکانی ئەوروپا. چیرۆکە شەرمەزارکەرەکەی کومان کە ئەو کات یاریزانی هەڵبژاردەی هۆڵندا بوو بەو جۆرە دەست پێ دەکات کاتێک لە یاری پێش کۆتایی جامینێتەوەکانی ئەوروپای ساڵی 1998 هەردوو هەڵبژاردەی ئەڵمانیا و هۆڵندا ڕوبەڕوو یەکتر بوونەوە. ڕوبەڕووبوونەوەکە لە مێژوودا بە یەکێک لە یاریە پڕچێژەکاندا دەنرێت، بەڵام پاش کۆتایی هاتنی یاریەکە دیمەنێکی شەرمەزارکەر بینراو. ئیدی هاندەرانی مانشافتی ئەڵمانیا تووڕێی خۆیان داباران بەسەر کوماندا و هەڕەشەی کوشتنیان لێ کرد. دوای کۆتایی هاتنی یاریەکە کۆماندرێسی یاریەکەی لەگەڵ ئۆلاف تۆنی بەرگریکاری ئەڵمانیەکان گۆڕیەوە کە ئەو کات ئۆلاف یەکێک بوو لە یاریزانە نایەبەکانی ئەڵمانیا و هاندەران زۆر خۆشیان دەویست. بەڵام لە کاتی چوونە دەرەوەی لە یاریگادا کومان ڕەفتارێکی نەشیاوی ئەنجامدا و سوکایەتی بەدرێسی هەڵبژاردەی ئەڵمانیا کرد. ئەوەش وەک دەربڕینی ڕق و تووڕەیی خۆی بوو بەرامبەر ئازاردان و کوشتنی هاوڵاتیانی هۆڵندا لەسەر دەستی ئەڵمانیەکان لە جەنگی جیهانی دووهەمدا. لەلایەکی ترەوە وەک تۆڵەکردنەوە بوو لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1974 کە ئەڵمانیەکان توانیان لە هۆڵندیەکان بەرنەوە و نازناوەکەیان لێفڕاندن. دواتر هۆڵندیەکان بە بردنەوەیان لە ئەڵمانیەکان گەشتنە یاری کۆتایی و لە یاری کۆتاییدا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یەکێتی سۆڤیەتی جارانیان بردەوە. بۆ یەکەم جار لە مێژوودا توانیان نازناوی جامینەتەوەکانی ئەوروپا بەرز بکەنەوە.